کورد کە کاتێ بەهێزە بێ پێکەوە بێ هەموو کورد خۆشحاڵ بووبەوەی کە بتوانرێت جارێکی تر یەک ڕیزی ماڵی کورد چونکە ئەو کێشانەی کە لە نێوان بەداخەوەڵێم بە تایبەتی ڕۆژئاوا و پارتی دموکراتی کوردستانە هەبووە لە هەرێمی کوردستانە ئەمە کێشێکی گەورە بوو و بە تایبەتی ئەنە کەسە کازانین چەند کێشەی دروست کردووە ڕەنگە لە مەیامە سەرەتایەک بێ بۆی کە ئەمە یەک ڕێزیە دروست کرێت بەڕێز کاک مەسعود بەرزانی دەوری جدی هەیە لە ڕەخستنەوەی ماڵی کوردی هەمیشە ئێمە وتومانە کەسایەتیەکی وەکو ئەو ئەبێ هەم لە هەرێمی کوردستان و هەم لە دەڕۆی هەرێمی کوردستان تێکدەری ماڵی کوردی نەبێ ئەبێ هیچیان بخاتەوە دیسانەوە هەم لە ناو دەوڵەتی عێراقا هەم ئەوە دەوڵەتی تورکیایە ئەوە ئێرانە هەمویان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ دژایەتی ئەم هەرێمی کوردستاناکەن کورد کە کاتێ بەهێزە بێ پێکەوە بێ پارتی سەری بگاتە ئاسمان یەکێتی سەری بگاتە ئاسمان هەموو حیزبانەی تر ئەگەر یەک نەبن چونکە ئەوان لە ئەخیرا ئێمە لەسەر مافی کورد قساکەن لەسەر مافی هەرێمی قساکەن لەسەر مافی حیزب قسە ناکەن